دیارە دوێنێکە لە پێگەی فەرمی پەروەردەی شاری کەرکووک ڕاگەیاندرا ناوی ئەو کەسانەی کەوا بۆ دامەزرانی شاری کەرکووک ئامادەکراون لە ڕێگەی پەروەردە بەداخەوە دیارە خروقاتێکی زۆر لەو دامەزران نەکراوە ئێمە وەکو نوێنەرانی کورد بە هەموو شێوەیەک پێتان ڕێدەگەینین کە بە هیچ شێوەیە قابلی قبول نییە ئەو خروقاتانەش قابلی ئەوەیە هەموو ڕێکارە یاساییەکان بگرێنە بەرامبەر بەڕێوبەری پەروەردەی گشتی کەرکووک کە ڕۆیشتووە لە بەغداوە ئیعلانی ئەو ناواناکە نایەت لە ناو شاری کەرکووکەوە ئیعلانی بکە هەروەها کۆمەڵێک کێشەی تێدا هەیە کە مجموعی ئەو دەرەجاتانە ئیعلان کراوە بە پێگەی جوغرافی پێکهاتەی شاری کەرکووک دانەمەزراوە سەبارەت بە ئەو خاڵانەی کە دامەدراوە بۆ دامەزراندن گرفتێکی زۆری تێدا هەیە کە خەڵک هەیە 40 خاڵی هەیە بەڵام خەڵک هەیە 8 خاڵی هەیە پێی دامەزراوە هەروەها سەبارەت بە دێیەک یاخود ماڵێک خێزانێک توانیویانە لە دەیەک 90 کەس لە کۆی کەمتر لە 20 کەس بە دانیشتوانی خەڵکدا بمەزرێنن و لە بنەماڵەیەک یاخود یەک ماڵێک تەنها 3 کەسیان دامەزراندووە دەیان ڕێکاری یاسایی تر هەیە ئێمە هەموو لایەک ئاگدارەکەینەوە لێرە بە نیگەرانیەکی زۆرەوە ئەڕوانینە ئەم دۆخە و تاکیدی ئەوەش دەکەینەوە هەموو ڕێکارێکی یاسایی دەگرینە بەر ئەگەر بێت و لە ڕێگەی دادگاوە بێ یاخود دەستەی نەزاهەوە بێ بۆ سکاڵاکردن هەروەها وەزیری پەروەردە کە زۆر بەداخەوە موبایلەکەی خۆی داخستەوە قوفڵی کردووە ئەوە مای نیگەرانیەکی زیاترە بۆ خۆ دزینەوە بەرامبەر بۆ مەسئولیەتەی بەرامبەر شاری کەرکووک ئەکرێ و هاوڵاتیانی خۆشمان دڵنیە ئەکەینەوە ئەگەر بگاتە هەر ئاسیەک بۆ دەستبردن بۆ مافەکانی ئێمە بە هەموو شێوەیەک بەرپرچی ئەدەینەوە و نوێنەرانی کورد و تورکمان لەم شارە لە بەردەم بەڕێوبەرایەتی کەرکووک دەست پێ بکات لەوەی کە ئیجراعاتی قانونی دەست پێ بکەین ئەگەر بێت و هەم مزاهرات بکەین و هەر شتێکی لێ بکەوێتەوە دیارە خۆیان بەرپرسیارن بۆیە ئەلێرەوە داوا ئەەکەین لە هەموو کەناڵە ڕاگەیانە ئازیزەکان کە دەستان خۆش بێ هاوکارمان بوونە هەموو کاتێک کار لەسەر ئەوە بکرێت بە فەرمی ئەم بابەتە ڕابگیرێ چونکە پێشتر ئێمە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئاگادار بووین کە ئەم خەلەلانە دروست بووە و چەندین نووسراومان ئاراستە کردو بۆ سەرۆکایەتی پەرلەمان بۆ وزارەتی پەروەردە و نوێنەرانتان هەمویان لە پێش ئیعلانکردنی ئەم ناوانە داوامان کردووە تەوازونی کەرکووک ڕابگیرێ ئەوەیەکە لە کتابەکان بووە دوو حیسابی پێکهاتەی کەرکووک بکرێ کە مەسیحی و شەبەک و تورکمان و کورد و هەموو لایەنێکی تێدا هەیە بۆیە دووبارەی ئەکەینەوە قابلی قبوڵنی ئەگەر بگاتە ئاسی ئەوەی بەڕێوبەری پەروەردەی کەرکووکش لا بدرێت لە سەرکارەکەی بەڵکو لێکۆڵینەوەشیان لەگەڵ بکرێ و لەگەڵ وزارەتە سەقەتەکەشیان کە بەداخەوە بۆیە مایەی نیگەرانی و سەرێشە بۆ شاری کەرکووک و پێکهاتەکانی شاری کەرکووک بە تایبەتی خەڵکی کورد کە ئەو هەموو شەهید و قوربانییان داوە لە پای خزمەتکردن و لە پای هێزی پێشمەرگە کە سەنگەرەکانی داعش شەرەف و ناموس و حرمەتیانی پاراست ئەمڕۆ هاتوونە بەم شێوەیە پاداشی ئێمە ئەدەن ئەوە ڕووزەردی و ڕیسوایی و ڕیسوابوونە بۆ کارەکانیان بۆیە سوپاسی هەموو هاوڵاتیانی خۆمانەکەن کە ئەمڕۆ کە سکاڵایان لە دادگاکان کردووە لە دەستەی نەزاها کردووە و دڵنیایان ئەکەینەوە ئێمە خزمەتکاری ئەو ڕێگایە ئەبین و داکۆچکەی ڕاستەقینانی بوو لەگەڵ یانە پێش هەر هەمویان ئەکەوینە ڕێگە بۆی ئەوان بدرێنە دادگا و ئەسڵم بەڕێوبەری گشتی کەرکووک پێویستە ئێستا ئەگەر لە دائیرەکەی خۆی بواە بتوینای لە ناو دائیرەکە لە شانی بگرێن و دەریکەینە دەرەوە پێی بڵێن تۆ نوێنەری خەڵکی ئەم شارەنین سپاسی هەموو لایەکتانەکەم و دەستا خۆش بێت